دوای ئەوەی کە هەم یونسکۆ هەم حکوومەت یاریمی کوردستان و لایەنەکانی دیکەش لەسەرەوە ڕێککەوتن کە جارێکی دیکە قەڵای هەولێر نۆژەن بکرێنەوە لە ئێستادا ئامادەکاریەکان وردە وردە دەستی پێ کردووە ساڵانێکی زۆرە لە ئێستاشدا هەنگاوەکان بۆ نۆژەنکردنەوەی خانووەکان دەستی پێ کردووە بەشێکی خانووەکان تەواوکراون و بەشێکی دیکە کارکردن تیاندا بەردەوامە لەگەڵەوەشدا لێرە جگەلەوەی کە چەند خانووێک تایبەت کراوە بە هاوشێوەی پێشانگا یاخود ئەو شتانێکە کە لە پورین و ئەو ئامێرانەی ئەرشیفی مۆسیقای کوردستانین ینی لێرە بۆ ئەوەی ئەو کەسانەی کە دێنە ئێرە بە تایبەتی ئەو کاتانەی کە دەرگاکە دەکرێتەوە بە تایبەتی گەشتیار وردە وردە دێن ئەو کاتانێکە کارکردن تیان دەدەوەستێ بە تایبەتی لە کاتەکانی ئێوارەدا سەردانی ئەو شوێنانەش دەکەن من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر ئەو هەنگاوانەی کە بۆ نۆژەنکردنەوەی قەڵای هەولێر گەشتۆ بەچێت لەگەڵ کاگنیات قسە دەکەم سەرۆکی کۆمیسیۆنی بوژانەوەی قەڵا کاگنیات سڵاو لێبێ و بەیانیت باش پێمان بڵێ هەنگاوەکان بەکوێ گەیشتووە سەتا چەندی قەڵای هەولێر تاوەکو ئێستا نۆژەن کراوەتەوە بەیانیتان باش بەخێر بێن پێشەچی حەز دەکەم بیرۆکەچی بچووکتان دەمێ نۆژەنکردنەوە لە قەڵا قەتڕانەوەستا کەس بووە بە پێی نەبوونی بودجە و کێشە ئێمە لەگە بەغدا و شەڕی داعش و پەتای کۆڕۆنا بەڵام ئیش بەردەوام بووە ئێستا وەکو دەبین نزیکەی 2 ساڵە دەستمان دیسان بە نۆژەنکردنەوە و چاڵەشیەکان کردووە و تقریبا نزیکەی ئەوە 3-4 مانگە خەریکی تەواوکردنی شەقامەکانی دەستە ڕاست و دەستە چەپ و شەقامی ناوەندیش تەواوکەین ئینجا دەست پێ دەکەین هیوادارم بتوانین بۆ ساڵی ئایندا دەست پێ بکەین بە نۆژەنکردنەوەی هەندێک خانوو اینجا کۆڵان تەواو دەکەین ئەو جارەی بۆ ئەوەی بتوانین زیاتر سوود لەو خانوانە وەرگین کە لە ڕیز یەکدا لە کۆڵانێکدا هەموو تەواو دەبیتن باشە دەتوانی پێمان بڵێ سەتا چەندی قەڵای هەولێر ئێستا نۆژەن کراوەتەوە دەتوانم لێم تاکو ئێستا نزیکەی 120 قەڵای هەولێر نۆژەن کرایتەوە کە دەڵێم 120 بەڵام خەڵک تەماشای ژوورێ دەکات دەبینین زۆر نۆژەن نەکرایتەوە ئەوەی تر زیاتر لە سەرەتادا گرنگجیمان بە دەوروبەری خانەکانی قەڵادا کە سربەدەنی پێدەڵێن لەبەر ڕوخان و داڕمان و ئەوانە بەڵام ئێستا وەکو دەبینن لە ناو شەقامی ناوەڕاستدا خان و چەپ و ڕاست نۆژەم بوویتەوە هەندێک بوویتە بەکاردێ وەکو مۆزەخانە ئەوانە و ئومێدەوارین ساڵی ئایندە بتوانین نەختێک شوێنی باشتر بکەین بۆ نمونە مەسەرەن توانین قاوەخانەیە چایخانەیە ڕێستۆرانتە بۆ ئەوی گەشتیار کە دێ جگە لەو مۆزەخانانەی کە هەیە سەردانی دەکا بتانی 1-2 سەعات لە خۆی لە قاوەخانەکە ویان لە ڕێستۆرانتەکە دانیشی بحەوێتەوە بە گوێرەی ئەو پلانەی کە داتان نابوو پێشووتر چەند ساڵی پێویستە تەواوی قەڵای هەولێر بە تەواوەتی نۆژەن بکرێتەوە ئیدی بڵێن هیچ کارکردنێک لە قەڵای هەولێر نەما و ئیدی هەمووی نۆژەن کراوە خۆی قەڵا ماستەر پلانە چیەیە کە ساڵی 2009 تا 2011 لەگەر یونسکۆ ئەو پلانە داڕێژرا بە پێی ئەو پلانەی ئەو زمانەی 20 تا 25 ساڵ دانرابوو کە قەڵا بە تەواوی نۆژەنکردنەوەی لە ناو تەواوبی بەڵام شوێنی ئەوها نەک لێرە لە هەموو دنیا هەمیشە کاری لە ناو دەبی ئیشی لە ناو دەبی چکە ئەو شوێنانە شوێنی کۆن و کولتورین دائیمەن دەست لە ناوبی نۆژان دەکەیەوە پاش لەوانێت 10 ساڵی دی خانەکە دیسان پێویستی بە نۆژانکردنەوەیکی دیهبی و بە پێی پێشکەوتنی ئاستی ژیان لە تەواوی دنیا و ئاستی مرۆڤایەتی پێداویستی مرۆڤ لە کاتی ژیانکردین لێردا زیاتر دەبی گۆڕانکاری بەسەردادێ بۆیە کار قەت تەواو نابی لە قەڵا بەڵام دەتوانین بڵێن ئەگەر ئێستا پارەمان هەبی و بجەشی تەواومان لە بەردەستاوی دەتوانین هەتا 20 ساڵ قەڵا بە تەواوی تەواو دەبی باشە ئێستا گەشتیار دەتوانێت بێتە ئێرە نزیکەی 6 مانگە قەڵامان داخستیە بە شێوەیەکی فەرمی لەبەر ئەو ئیشانێکی ئێستا دەکرێت هیوادارم ئەو شەقامە بۆ سەرەتای مانجی نۆ تەواوبی لەوانەیە هەندێک زووتریش بەڕووی گەشتیاردا دەکەینەوە ئیشەکان اینجا زیاتر لە کۆڵانەکان دەست پێ دەکەین بەخێر بێن سەر چاوە دەست خۆش بێت بەڵێ چاوان ئەوەی جێبیست بووی ئەمە ئەو هەنگاوانن لەبارەی نۆژەنکردنەوەی قەڵای هەولێر دەستی پێ کردووە
وەکو سەرۆکی کۆمیسیۆنی بژانەوەی قەڵای هەولێریش باسی کرد کارکردن لێرە بەردەوامی دەبێت بەڵام جاری وا هەیە بەهۆی کەمی بودجە لە بەردەستیان کارەکان سس دەبێت بەڵام هەرگیز کارکردن لە قەڵای هەولێر نەوەستاوە لەبارەی بژانەکەی قەڵای هەولێر وە جگەل لەوەش ینی وەکو هوتشی ئێستا گەشتیار ناتوانێت بێت بەڵام ئامادەکاریەکانیان بۆ ئەوەیە کە لە مانجی نوێی ئەمساڵ دەرگای قەڵا بکرێتەوە وەکو پێشۆتر گەشتیاران بتوانن سەردانی ناو قەڵای هەولێر بکەن.